ترسمان هەیە نانوێ بەخۆی ئەندام پەرلەمانەکان ڕاتبەکەی خۆیان چاکە یەکە بەسەرەوەی لەوانەیە نەجیرانی نەدیوە پێشمەرگایەتی نەکردووە بەڵام ئەو خەرکەی ئێستاکەوە لێرەیە هەمووی لە زندان بووە هەمووی پێشمەرگە بووە هەمووی لە ئینفرادیەکان بووە بەڵام ئێستا دەیانەوێ منعی ئەوان ببڕن لە عێراق لە یاسایەکە فەرموو ئەوە یاسایەکەیە ئەو یاسایەکەیە بکەیت تەسویرشکەی لە هەموو ئەوەکان عێراق 10 سال بوو مانگە میلیۆنێک و 200 بوو ئەلێرکوانە 390 و 500 بوو بەڵام ئێستاکە لەوەیە کردی هەتایە لێرە وا دەیبڕی یعنی بە پێچەوانەی دەستورە ئێمە هەر دەیبینەوە بە شێوەی قوبور ناکەین معاشەکانمان ببرێ لەبەرەوەی هەنمان ئەشکەنجە دیوە و هەنمان لێدان و کوتان و دیوە و هەنمان ترسن دیوە لە ناو سجن و بە هیچ شێوەی ئەلە پێشدەمی پەرلەمان بەرنادەین هەتاکو ئەو ئەشتەمان بۆ جێبەجێ نەکرێتەوە خۆی لێنێتەوە ئەمە گەنجی خۆمان هەمووی لە کودەکانی زیندان بەسەر بردووە ئێستاش گوناحنیە غەدرمان لێ بکرێ. دەستوری عێراق لە مادەی 132 ئەڵێ تەکفل الدەولە بالرعایە ذەوی الشوهەداء والسجناء السیاسیین واتە دەوڵەت ڕاست پێراوە کە چاودێری ژیانی کەسوکاری شەیدان و زیندانە سیاسیەکان بکات. لەو بارەیە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم دوو یاسایان دەرکردو یاسای ژمارە 4 لە عێراق و یاسای ژمارە 11 ساڵی 2011 لە هەرێمی کوردستان تایبەتە بە جێبەجێکردنی ئەو مادە دەستوریە. ئێستا یاسای چاکسازی بەپێی یاسای چاکسازی ئەو زیندانە سیاسیانەی کە مۆزەفن لای حکوومەت یا خانە نوشینن ئەو منحیان ئەبرێت کە یاساکە بۆی دیاری کردوون کەواتە پەرلەمانی کوردستان ئەکەوێتە مووقیفێکەوە بەرامبەر دەستور ئەوەستێتەوە سەرپێچی مادە دەستوریەکەکە کە مادەی 132 و قەرارێکی پەرلەمانی عێراقی ژێ لەو بارەوە کە ئیلزامیان نەکات مافوی امتیازاتی زیندانی سیاسی کوردستان و عێراق یەکخرێ.